إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، السلام عليكم بمعنى نماذج. السلام عليكم ورحمة الله وبركاته. لو تاريخ رودا باشتباني كبرگار لخدمتي عوي عديد مريضا لما أضيفوا كبرگار بعد مدتين بغير صلى الله عليه وسلم كتاب خانه كابو فيربوني أمتكي لبروردنا معلومي جناب تانا أيستا يما برو درگا برو كردنوي درگاي كتاب خانه وفيربوني بروردو زانس وباشانش آيني إسلام زور بايخي داوا بنا. اگر تماشای قرآن کی خوای پروردگار پیغمبری خدا صلی الله علیه و سلم وقت پیشوای پیشهنگ رابرک هرچی ناویلی ناویلیم هر کسی او پیغمبر علیه الصلاة والسلام بو دنیای و بو قیامتی بخاطر پیشوای خوی قصر المعک و دوشی هلش نایه هم دنیای بسر کردو یبات السر وهم قيامت شي دسكر خوانك هر كسيكش اشتو بيغمرك عليه الصلاة والسلام جوي بينا دا هل الدنيا دا زرن بندو ولا باشا روش دا بوي اما بيوستمان بم ناز داره بيوستمان بنوري چاو مانا بيشنگ لحمو جنگكاني دنيا وبو قيامت شهر بيشنگ اما باسي رحمت مان كر باسي خوشويستي مان كر كتير تسر الدنيا باباسي لا جانبي پروردهيش بكي زور من لمنا وحتى جنابتان زور من اگر پروردهي پیغمبر عليه الصلاة والسلام دابنه بخين ترازوه و امتكي هموي تيك راباوا بلين باشتره بكينا ترازوه زور جاواز زور جدايا زور دور ليك خواهي پروردگار فرمي لقد كان لكم في رسول الله أسوة حسنة واتابك نتشي أسويك حسنة قدويك بيشنجي رابرين أي أمة محمد عليه الصلاة والسلام يغمر كتاب كان بيشوار أما قدويك لمن كان يرجو الله واليوم الآخر هل كسي تشيبه أو كسي كوا كأقريته ولا يكرودقار هم بالدنيا وهم باشا روجش وذكر الله كثيرا وكسانيشي كبردوام ويادي فاي كرودقار كالمزيد زوجه گادا خوای پروردگار پیمانه لر پیشنگ یک رابره خوشویستێک ئەمێ هەر کەسێ لە دنیادا لەگەڵ هەر کیاوێ خۆشی بێ. ئێستا هەموومان بە زبان ئەڵێی محەممەدمان خۆشی عەلەیهی سەلات وەسەلام پێغەمبەری خوامان خۆشە، بەڵام لە قیامەتە بەم دووسێ وشە ناوێ خوای گەورە بەم دووسێ وشە ناخاتە ژێر سێبەری ئاڵاو پشت و پەنای پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام نا کار و کردار ڕەوشتت خۆشەویستی سەداسەد لە دڵدا پێغەمبەر پێشی هەموو شتێک ئەبێ ئیماندارانی خۆشەویست کەواتە ئینسان ئەبێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام لە کار و کردار و مامەڵەدا لە هەمووی. ئەمڕۆ خەڵکێ زۆر ئیدعای ئەوە دەکات لەوەی بڵێ پێغەمبەرم زۆر خۆشە، بەڵام کاتێ ئەچیتە نزگەوە كاتب معاملي لقلاكي الله شل عين الناس شل عين جيت الرادة بروات أنا بخلقي الله فزجاي يجينا كذا فزجاي حجينا كذا فزجاي عملينا كذا يبوا أبيني بوا لبرو كارو كداري إيش يريد نير لقلا بسيط كذا يكاد شو بيغمر إخوة عليه الصلاة والسلام قد داوي ونجيب بقولي أم جاء فرمي أصحابي أوران ياندا شون نصيحتي أو ذكاء نصيحتي كجير دستو صحابه كرولكاني خوي ذكاء يا غلام
معلم جناب تاني بن عباس قال لقل سواد لسر جودريج لكل جناب تاني لبشي بيغمروا وشي شريني بيغمر أمره بدا خوا باوكان طاقت يانما وشي شرين برولكي خوي آمدنيا پروردهی شیرینی روحی خوی بکا دایت دست قدری باتر ریوا امشیانه باتر ریوا بوی همو منظور جار باجی من آلکان من ندین خو من طاقت من نماوا پروردهی کی جوان شیرین لگل دا یک لفظه خیلی ودکا اگه بخصی کن باشه اگه بخصی نکن بخوا ما مساچی کن بخصم ناکا فلان کن بخصم ناکا وازانی من علامة عسكرية يقدر تدي فلان وابكى بوابكى وهم عسكريين يا ودورك الدنيا كان يو عسكري كان بينيو بلا مناولي أمرو عسكريين ولا باش راوس نخير هتا روجي أمري أبيت تو لقب نالك بدواني قناعتي بيبكي بوي بيشنكي كي جوان بي واوكي كي دلصوص وداريكي كي دلصوص بي أقروانا بي لتو دلصوص تري أو كاتا إباس يبقى غمريان كان عليه الصلاة والسلام شون آموزگاری صحابه دکا زور بنرمی باوکی وایه کاتی قصد دمی درچی ولی قنبله دمی درچی کاتی قصد دکا و قنبله وایه من دالکی دست خاطر گویجی بلی تو بلی تواری بکا بیزار بوا او نقصی وقت قصی وش قصی ناخوش اکا بمنالا او منالا لجانی خوی بیزار بوا زور جار منالا کمان امانوی آوا پیشنگی آوا ناکری برولا بو مندال بتایبەتی لەم زمانە فتنەدا لەم زمانە خراپەدا هەزارانی گورگ دانیشتۆ بۆ مناڵەکەی تۆ من ببا سۆزیەدا تێ نازیەدا تێ هەموو شتێکێدا تێ بەدە ڕێگا دەریکا تۆش باکت نییە و مناڵەکان هەر زۆر بەڕەقی لەگەڵیا دەڕۆیت و بۆ ئەدادوا دەزانی ساڵانی هەشتایە هەفتایە معاملەی وا دەکەی لەگەڵیان نابێ وان زۆر جار دەوێ بڵێ باوکی عەزیز ئەڵێی حەقی أولاد أي أولادش حقي نسبوه هردو ما فكر برامبر يقدانا راسه وبي احترام بقري لقلتا به أبيها مشتك وبوكا بلان أبي طولو نرم تربي في غمر إخوة عليه الصلاة والسلام دور نرم تربوا تنانت لقل كافركان شانك إيمان داران نك صحابة أو بيشم يقوين يا غلام أي من دار غلام أبويك وجوه كافر بيت إني أعلمك كلمات شن شيء كثير تكلم جوم بيبغرا أمشانا أجر لبريكي أجر كاري بيبكي للرجال إخوة شيء بسدوتوبي شن جوانا فرمي بيغمر عليه الصلاة والسلام تودانان شيء جريدي جيبوك فيني توا 2 ساعات سبكي ليلي وبيش دفع سبكا برواتا نبي استا جنجي واحد تمني جيتا بانزو بيس لوين نيت لايتوا نويري لايتوا وقباو وقدايك أوين يعني كتشك جيتا بانزا سالان بي سالان ناويري لمالدا أوين لزقيايا هل بشيني خما غليك بدواني ديت لشوني تر هل بشيني لاي دوستكي باوكي لاي دوستكي دايكي اويتي لرقاي أو بيجيني تباوكي دايكي ايواتشو دبي بوي أمل دون المنيان بي حدشي هي بابلي اگر سكيشي هلا مبابلي حدشي هي بابلي واي ليبك هیچ لدنیا نیاری لجیانی خویدا هموی تاک بتاک وشباسی کابوتوی باوکی عزیز و باسی کابوتوی دایکی بریز اگر او کاتواب تو لجیانی خویدا سرکوتوی پیغمبری خواه علیه الصلاة والسلام اجل احفظ الله احفظه ای رول الشهید بزانه تو حدودکانی خواه پاریز اخواه لحمو تنگانه کادر پاریز یخی پرکو شکل بگره بلیو ریاض پرم کچم لکاتی تنگانه دا فرحاني أو هموما شكرو سباسي إخوانا كين جار ولا تنعنش دا زيادة دا ولا كين بلام لخوشي دا أبيه وبزانا أو كاتا أود كد ويدور الرقاب بالبشارة دا وإذا سألت فاسأل الله داوات كالأخوة داوات حاجي كي رول أيام داوات كالأخوة بدليكي فاق بدليكي يقين وأخوات داكي أم جابر غمري إخوة فرمي عليه الصلاة والسلام وإذا استعنت فاستعن بالله فاشتد بس لذاتي الله بكسر أما نمونه كلهم منالي زور كودراوة يعني أجا تماشاش كي بانجواز بوت يغمري صلى الله عليه وسلم لداي بوا يما أمتي أمين بوشي بو أوي پروردهي كي جوان وشرين بأمتكين كا يغمري فرمي من معلم
هاتوومە ئومەت و هەرچی خەڵکینەیە فێری چاکە و باشە بکەن بۆ ئومەتەکەی. ئەوەی کە بایەخدان بە پەروەردە لە هەموو سلکێکدا گرنگترە بۆ مامۆستایانی بەڕێز، بۆ وزارەتی پەروەردە، بۆ بەڕێوەبەرەکان، ئەمە لە برای خۆیان وەرگرن. ئەبێ ئەگەر یەک جا کە تۆ بایەخت دا بە زانست ئەبێت 3 جا و 10 جا بایەخ دەی بە پەروەردە. وەڵڵاهی هەتا بناغەیەکی جوان و شیرین دانەنەی بۆ قوتابیە، وەڵڵاهی ئەو زانستە وەرگرێ بە لێڵی وەری دەبێ، لێڵ دەبێ، لێڵ زانستەکە لێڵ دەبێ، ئیسفادەی نابێ، خەڵک سوودی لێ وەرناگرێ. پێغەمبەریان عەلەیهی سڵات وەسەلام سەحابە و ئەسحاب و یاسا چییە کرد پێیان؟ وەیزەکیهم وەیوعەللیمهم الکیتاب والحیکمە. پێش هەموو شتێک دایانی ئەماڵی لە هەموو ڕەفتارە خراپەکان لایەبا دوای قورئانی فێرەکردن، دوای سونەتی فێرەکردن. نەک ئەمڕۆ قورئانی فێر بووە بەڵام سێرەکەی لەگەڵ قورئان و سونەتدا پەروەردەی و سەقافەتی هەیە، شادەی زۆری بەرزی هەیە، بەڵام سێرەکەی لەناو کۆمەلگاکە هەندێک تەسەڕوفەکە لە تەسەڕوفی نەخوێندەوار دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبی نەبێیتە. بۆ لەبەرەوە علم و زانستەی کە وەری کردووە پێشیەوە ئەبێ ئەدەبێک و زانست ئەبێ پەروەردەیەکی جوان و شیرین چی لە ماڵەوە و چی لەوێوە دوایەوە علم و زانست ئەبێ سەقافەت، سەقافەتێکی جوان دەردەچێت. بەڵام ئەمڕۆ ئەوە نەبایەت دەدرێت هەر علمی وەرگرێ، علمەکەی دوای دارێک بخێتە پێشی یان شتێکی تر بخێتە پێشی و دوای ڕەشەبینی بەداخەوە هەندێکی زۆری نا. بۆیە قوتابیشینەکانمان نەبینی ئەگەیتە زانکۆش سێرەکەی مامەڵەی تەلەبەی زانکۆ ناکات. جاران یەکێک ئەگەر خوێندەواری هەتا سێی ناوەندی وایە پیاوەڕی شتەکان نەزانن، وەک پیاوێکی گەورە لە ناو کۆمەلگا دیار بوو، تەسەڕوفی پیاوێکی 80 ساڵانەیەک، تەسەڕوفی پیاوێکی گەورەی دەکرد. حجرە و فەقیەکان تەماشاکان بۆ کە مەلایەک لە حجرە دەرەچێت، بەڵام لە حجرە نەک مەلایەکی لە ماڵەوە بۆ سەر مینبەر، نەک مەلایەک بە چەند ڕۆژێک بێتە مامەسای ئاینی و هەر ڕۆژگار بیکاتە مەلا و ڕۆژگار ناچاری بووەتە مەلا. ئەمە نا، ئەمە جیاوازە. بەڵام ئەو مامۆستایی ئەو کتابی کە 12 ساڵ لە خزمەتی مامۆستا ئەژنە و ئەژنۆدانیشێ، ئەوەنە فێری ئەدەب دەبێت، ئەوەنە حەیا و ئەدەبی لێ ئەچۆڕێت، لەوەی علمەکەی ئەوەنە نەبێت. بەڵام سێرەکەی پێشەنگە لە هەموو شتێکدا و ڕابەرە لە هەموو شتێکدا و ئەبینی کاتێ لە قسەدا ئەدەبی پێ ئەبارێت و کاتێ ئەبینی لە مامەڵەدا ئەدەبی پێ ئەبارێت. ئەزیزان و خۆشەویستان، ئەبێ ئێمە باید بەیمەمە یەکەمیان ئیمانداران زۆر بەبەزەیی بین و زۆر نەرمونیان بین. پەروەردە بەمە دەبێت چی پەروەردەی ڕۆڵەکەی خۆت مناڵەکەت لە ماڵدا و چی لە دەرەوە. مامۆستای وا هەیە دوو لە ڕوو جەنابتە، مامۆستا 99.9 زیاتریش چاکە، هەموویان بەڕێزن، بەڵام هەندێک دیاردە هەیە ناوێت تۆ مامۆستابی، ناوێت تۆ باوک بی، ناوێت تۆ دایک بی، ئەلفاظی ناشیا و دەربچێ لە دەمت بەرامبەر بە مناڵەکەی خۆت ناکرێت. جوان نییە تۆ لە ماڵای کوڕێک کچێک پێ هەڵە دەکا بە قسەی ناشیا و لەگەڵیان بیکەی. ئەو قسانە جوان نییە بۆ تۆی باوک، بۆ تۆی دایکی عەزیز، بۆ جوان نییە بۆ تۆی مامۆستای عەزیز. ئەبێ بەزەیەکە زۆر لەوە بێت وەک پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام و نەرمونیاندا پێغەمبەرگیانە فەرمێت کە نەرمونیانی لە هەر شیا بێ جوانێ بکات، لە هەر شیا بێ نەرمونیانی جوانی دەکات، بەڵام نەرمونیانی لێ دەرکرد هەرچی بێ ناشرینی دەکات. ئەبێ زۆر بەبەزەیی بی، بە تایبەتی باوک بەرامبەر بە ئەولاد، دایک بەرامبەر بە منداڵەکانی خۆی ئەبێ وا بێت. و دووەمیان نمونەی باش، بەردەوام نمونەی باشی بۆ بێرەوە، کاتی هەڵە دەکات نمونەی جوان بێرەوە. ئەگەر نمونەی پێغەمبەران، نمونەی پیاوچاکان، ئەگەر نمونەی ئەمانە نمونەی خەڵکانێکی دەوروبەری خۆی بێرەوە بۆی ئەقلی ڕاکێشی بۆ لای ئەوە بڵێیان فڵان کەس هاوڕێی تۆیە، سێر کە چەندی جوانە، نوێژەکانی بە جوانیەکە، ئەچێ بۆ مزگەوت، بە قسەی باوکی دەکات، بە قسەی دایکی دەکات، ئەوە تا ئەوەی بۆ کڕیە، ئەوەی بۆ ئەسێنێ، ڕۆڵە شیرینەکە، کچە جوانەکە، کوڕە باشەکە، تۆش بکەی ئەمانەی لەوە زیاتر بۆ دەکات. تەماح بکە پێشی، بەڵام تەماحی چاک واشی لێ مەکە بێتە تەماحکەر، واتە هەموو شتێ لە پێناوی تەماحات بکا بۆ تۆ. ئەبێ لەگەڵیان بینە نمونەی باشی بۆ بێنەوە، بە تایبەتی لە قورئاندا خوای پەروەردگار نمونەی پێغەمبەر وەیە دێنێتەوە، وەئینەکە لەعەلا خولوق عەظیم، نمونەی پێغەمبەر بۆ ئومەتەکەی دێنێتەوە. سێمیان پەروەردەکردنی
کە شتە جوانەکان ڕاستگۆیی ئەمانەت دەستپاکی ئەمانەی بۆ باسکەن با فێری ئەمە بێ مناڵی تۆ خۆت سەدەقاکەی جارجار بیدە دەستی مناڵەکە و با بڕا خێرەکە جارجار مناڵەکەت بخە پێشی خۆت بۆ ئیشێکی چاک هەر خۆت مەیکە دوای تۆ لەوێ نەزانی نەتوانێت دوو قسە بکات لەناو خەڵکدا فێری کە یەواش یەواش لە ئیشا چاکەکاندا ڕێگای بدە لە مەجلیسە باشەکان بیبە لەگەڵ خۆتدا بیبە دابادان شێ لەگەڵدا ئەو مەجلیسە چاکانە باشانە شوێنە باشانە با لەگەڵدا بێ ئەمانە ڕاستگۆیی دەستپاکی نەرمونیانی ڕێزگرتنی گەورە لە ڕشسپی چۆن لە مەجلیس دانیشی چۆن هەڵسی چۆن قسە دەکەی ئەمانە فێری کا ئەوەندادە ئەو ناڵ ئەی تۆی باوکی عەزیز تۆ دایکی بەڕێز فێرینەکەی کێ فێری کا تۆی مامۆستای خۆشەویست لە قوتابخانە تۆ فێرینەکەی کێ فێری کا کۆمەلگا فێریەکە شەقام فێریەکە شەقام فێری چیەکە فێری ئەمەیەکان نییە ئەمەنە شەقام نییە لای تۆی باوک و دایکی عەزیز هەیە لە قوتابخانەی بەڕێز هەیە لە پەروەردە هەیە و لە مزگەوتەکان هەیە غێری ئەم سێ شوێنە نییە فێریشتی خراپ دەبێت لە شەقام شکە لەبەرەوەی بایەخی بێ نادرێت بەڵکو ئەم شوێنە هەبێ تۆ زۆر باەت بدەی بۆ مناڵە شینت و ئەبێتش ئینسان تەوەی دووەمان ئەوەیە کاریگەری پەروەردە بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن لەسەر ئەسحاب و یاوەران دایناوە یعنی چیمان دەستە کرد ئەگەر تۆ ئەم مناڵە وا بێت واللهی سبەینی خۆت لە دنیا نەمابی وەکەوەی خۆت مابوو هەموو شتێکە تۆی لە فکرە تۆی لە یادە تۆی لە زێنە چکە لەبەرەوەی تۆ پەروەردەت کردووە بە جوانی بە چاکی بە باشی دروستکردنی کەسایەتی یعنی بیکە کەسێکی چاک کەسێکی باش پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای پەروەردگار ئەفەرمێت محمد رسول الله والذین آمنوا معه ئەفەرمێت پێغەمبەر نێردراوی خوایە والذین معه أشداء على الكفار زۆر توند و دیژین بەرامبەر بە کافرەکان ئەوانەی کە بێڕێزیەکە ئەوانەی کەوا دژی دینن دژین ئیسلامن بەڵام لە پاڵەمەدا چی وەخوای پەروەردگار ڕوحەما بین زۆر بەبەزەی بەڕەحمن بەسۆزن بەرامبەر بە یەکتری ئەمە کە کەسایەتی پێغەمبەری خوا ئەسحاب و یاوەران دروست دەکات و بنەمایەکی پێشەنگێکی جوانی بۆ دانا مەیە لە مناڵەکەت عەیبدار بێت مەیە لە مناڵەکەت لەکەدار بێت مەیە لە مناڵەکەت سومعەتی ڕەش بێت ئەزیزانی من چکە مناڵ وەک نەمامی وایە هەتا باوەڕ لەبێ نازانی هەموو شتێک دەکات ئێستا تۆ دارێک دەنەی دارێک هەتا بچووکە چیەکە یەبێ هەموو ڕۆژێ ئاوی بدەی خزمەتی بکەی نەیلی بچەمێ وەک گۆربە وایە مناڵێکی گۆربە هەموو ڕۆژێ بێ دایکەکە بە باوەشی و خزمەتێکە کەمێ گەورە بوو چیەکەی دارێک ئەچێنێری لەقەوی بۆی پاڵ نەداتە بەڕاستا بە چەپا بەو لاوەیدا ئەو مناڵەش ئەیگری بانەکەیەوەی لا دێ هەتا باگرێ ڕوا دوایە کە گەورە بوو ئەم دارە بە قووەت بوو واژی لێنی مناڵەکەش کاتێ بە قووەت بوو گەورە بوو تەواو واژی هەر وەک دار وایە ئەو منداڵە بۆیە ئەم منداڵە بۆ ئەوەی کە تۆ چی بکەیت تۆ بیکەیتە کەسێکی چاکی کۆمەلگا و باش و چاک و خاڵێکی تر ئەوەیە کەوا یەکریفی و ئەوەی ناو کۆمەلگا هەیە فێری یەکریفی احترام کە ئەوەی عرف و عادەتی جوان و شیرین هەیە فێری بەداخەوە ئەمڕۆ گەورەکەش وای لێ هاتووە عرف و عادەتەکە ناپێوی تۆ لە قوتابخانەیەکی سێکە دینەکەیان چۆن بەکارهێناوە ئەڵێ تۆ ئەگەر لە قوتابخانە بووی مامۆستاکەت هاتە ژوورە و نابێت ئەمە دین نییە ئیمانداران هەر خەڵ قوتابی ئەمە بکات نەحبارە بێت با بزان قوتابی ئەزیز ئەمە ئەو حەدیسانەی کە دێنەوە نابێت بۆ کەس هەڵبژی ئەوە دوو جۆرە ئیماندارە ئەبا دینەکە ناشرین نەکەی بێڕێزی بەرامبەر مامۆستاکەش نەکە پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ قوموا لسەیدیکم کاتێ ڕەیس هۆزێک دێت ئەفەرمێ هەستە لە بەردەم پێغەمبەری خوا لە بەردەم کچەکەی خۆی هەستاوە لە پێغەمبەری خوا گەورەترێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئافرەتێک هەستاوە کە ڕەفیقی دایکە خەدیجە بوو عەباکەی خۆی ڕاخستووە بۆی لەسەری دانیشت ئێستا هەمووش پای ناوتە ماڵپاوە لە پۆلێکدا مامۆستاکە دێتە ژوورەوە وەڵام ناسەکە قوربان ئەمە پەروەردەیەکی سەقەتە ئەگەر بەناوەی دین شۆ
چکە تۆ وەک احترام هەڵەسی تو وەک ئەدەب هەڵەسی تۆ بۆتە هەستی لە بەردەمی و تەنانەت بۆیە دەستشی ماچکەی چۆن مامۆستا فێ علم دەکا فێ زانست دەکا بۆیە ئەبێ ئینسان کاتێ دین ئەکەیتە واقعی زەمانەوە ئەبێ بە جوانی تێبگەیتێ بۆی دینێ نەدەیتە خەڵک ناشرێ بێدینەکە لە بەرچاوی خەڵک تۆ مامۆستایەک لە بەرێک ئاگە ئیماندار نەبێ ئەگە موسڵمان نەبێ تخوا ئەم عەمەلی لەگەڵا بکەیت تخوا حەتا بێتە موسڵمان بەناو دینەوە لەگەڵا بکەیت ئەڵێ بێڕێزی بەرامبەر بە منەکا بە شەخسیەتی من ئەو احترام من ناگریت بۆیە ئەبێ ئێمە پەروەردەیەکی ئەکەین پەروەردەیەکی دینی جوان و ڕاست و دروست بۆ پەروەردەیەکی کوردەواری جوان و ڕاست و دروستی بۆ بکەین من لەم ڕۆژانەدا شتێکم بینی بەداخەوە زۆر جار ئەڵێم باوکو و دایکان بە منەوە من پێشیەوە زۆر کەم تەرخەمی بۆ ڕۆڵەکانمان بۆیە متارەدارن لە مزگەوتەکانە سێمان ئێمە دەرسی مناڵەکانە دەین وایە سێمان هەموو مزگەوتەکان زۆرین خوا دەزای مامۆستاکان دەکەن کۆمەڵێ مامۆستا خۆبەخش حزبەتەن لیلا ڕۆژە باوکێکمان نەبی ها بڵێ ها کەم بەڵام لە سەدا چەند دەست نابێت نەهات بێژە کوڕەکەم ئەم سێمانە خوێنێ هەر با بچم دەستخۆشیێنە مامۆستا بکەم بڵێ مامۆستا خوا جەزای خێری داتەوە دوو ئەلفوبێ ئاەتێک سوورەتێک قورئانی فێری ڕۆڵەکەم تخوا بایەردانە بەم ناو خۆتان بڵێن بایەردانە ئەمجا دوایەوە تۆ ئەم مناڵەی تۆ سێمانە قورئانە خوێنێ لە مزگەوتەکان مامۆستاکان سواڵی بۆکەن خۆتان نەزان هەموو سواڵی من سواڵ دەکەی سەراحە پارە پەیداکەی لەم و لەو و لەو گوێش نادەین قسە باجات و مەمانیش بۆکەن بەڵێ مامۆستا پارە والێکانان چییە ئێوە خوایە قیامەت و قەبرێک و خوایەک هەیە محاسەباکە لەسەر مسار سوال بۆ مناڵەکەی تۆکەم تۆ ئامادەبی پێی پێش دەکات یا حەفلەوی یادەی مناڵەکەی خۆتا دانیشی دڵی مناڵەکە خۆش بێت تۆ گەرێکتە مناڵەبانی بە تۆ باش بێت نە بەخوا باش نابێت بەڵام ئامادەی تەلەفۆن بکەین سێرکە چیمان لیا پشتمان بمەتە مادی تەلەفۆن بکەی بۆ مامۆستاکەی مامۆستا بە خەڵاتەکەی مناڵەکەی من لە بگر نەچێ غەمی نییە کوڕە چەندێ قورئانی خوێندبووە چی فێر بووە بەزی خەمی خەڵاتەکەی جارێ وازانێت تارەیە دەنێیان سارێکی ئاخر مۆدێرەکەن هەموو خەڵات یەو دوو دەفتەریان قەڵەمێکە و خێرەوەری ئەی تۆ خۆت بۆ نایی قۆڵی لێ بکەی بۆ مناڵەکەت هەدیەیەکی جوانی بۆ بسێنی ئەی بۆ ناشتەنای مامۆستا عەزیز و ڕێزەکان ساڵێک بە دوژی ساڵێکە ڕوا و دەڕوا دێت ئەمە گلەی هەموو بەڕێوەبەرەکان ئەمە گلەی هەموو مامۆستا عەزیزەکانە با من بیکەم ساڵێک دێوە ڕوا دوو جار ناچێتە قوتابخانە بڵێ مناڵەکەم چۆن ناچی بۆ لای مامۆستا هي معقولة أما تو يعني وەک باوکێکی عەزیز وەک دایکێکی بەڕێز تۆ غەمی مناڵەکەت ئەخۆی وڵای ئەگەر وا بێت وڵای ئەو مناڵە هەرچی کەس بەینە گلەی مەکرد گلەی نەخۆ چکە لەبەر تو بایەخ نادەیتە مناڵی هیچ بەڵام بایەخمان داوەتە مناڵی خۆمان بەس بۆ دنیا بۆ تەماحان یەدەین بۆ هیچ بەڵام بۆ شتە جوانەکان باشەکان نا بۆ وا بینێمە عەزیزە ئەبێ زۆر باید دەین بە مناڵ و مناڵ پێشەنگی دوای ئێمە وە ژیان دەباتەڕێت ئەبێتە دکتۆر ئەبێتە موهەندس ئەبێتە هەموو شتێک چونکە هەموو شتە جوانەکان ئەبێ بە جوانی پێویستمان بەوەیە کە پەروەردەیەکی جوان و شیرین و باش و چاک بکەین بۆ ڕۆڵەکانمان بۆ ئەوەی دوای ئێمە فێری ئەو شتە جوانە نەبن کە لەناو خۆماندایە زۆر جار گلەی شەکەین دەڵێین عرف و عادەتەکانمان کەمەوە بووە و نەماوە چکە ئێمەی گەورە وازمان لێ هێناوە مناڵەکانیش فێر ناکەین یان گەنجە جوانەکانیش فێر ناکەین وا بڵێین ئەو گۆنجە عەزیزانە بۆیە ئەوانش چار دەبنەوە و جیر بە جیری شەڕوا ئەو عرفە جوانانە کەوانە لەو کۆمەڵگایە ئەوش نامێنێ و بای نامێنێ و هیچ نامێنێ ئیلا هەمووی دەبێتە مادە و مادەش وای لێ هەر کەسێ ئەمڕۆ چی بێ پێشێوەکەی دەکەوێت و سێر مادە پارەی هەموو گشتی بۆ خۆی سلامی لێکا و ئەچێتە ماڵی لە بەردەمیان لە سەخاتە سێنگی ئەگەر پارەیش نەبوو ئیتر ئەوە نەکبەتە و کەستی نابرسێ و نە سلامی لێکا و نەچێتە ماڵی و نە لەگەڵ یایەتی ئەمڕۆ گشتی ئاوای یاکۆ ناشکری خوارێت خوای گەورە ڕەحم بە مناڵەکانمان بکات یا ڕەبی خوارێتە پاڕێنەوەمان کەیتە باوکێکی دڵسۆز